بۆ بە دوواداچۆن لەسەر ڕێکەوتنی دوێنەی لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان لەسەر دۆسەی فرۆشتنی نەوتی هەرێم کورت کۆنەکشن میوانداری داکتەر یاریڤان سعید مامۆستا و ئەکادمیست لە زانکۆی کوردستان و توێژەر لە پەیمانگای کەنداوی عەرەبی لە واشنگتن دەکەین. سوپاس دکتۆر یاریڤان. بە کورتی حەز دەکەین گوێ لە خوێندنەوەی جنابت بگرین لەمە ڕێکەوتنی دوێنێ لە نێوان بەغدا و هەرێمدا. پێشەم شتێکە بێەوە بۆ تێکەم ڕێکەوتنیشی کاتیە واتە لەسەر تا ڕادێکی زۆر هەمان شێوەی ڕێکەوتنەکانی پێشووی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ بەغا وەرەگرێت لەبرەوە ڕێکەوتنەکە کاتیە هێشتا نەبووە بە ڕێکەوتنیی سیاسی نەبووە بە ڕێکەوتنیشی یاسایی و کاتێک ئەم ڕێکەوتنە شێوازێکی یاسایی وەرەگرێت کاتێکە یاسای نەوت و غاز لە عێراقا دەرەچێت و لە بیرشمان نەچێم ڕێکەوتنە تەنها بۆ کراوە بۆ و دووبارە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ بەندەری جیهانی هێشتا دیتێڵێکی زۆر ماوە وەرجێشتە پێگەێنراوە بۆ ئەوی کار لەسەر ئەو دیتێڵانە بکەن. باشە دکتۆر یاریڤان ئەو یاسای نەوت و غازە کەی هەموار دەکرێت کەی لە پەرلەمانە پەسەند دەکرێت یعنی ئێمە چەند ساڵێکە ڕێک ئەوە هەیە بەڵام دیسانەوە پرسیارەکە لەوەدایە ئایا ئەم پێشوە چۆن یان پێشاتەکان لەسەر فرۆشتی نەوتی هەرێم و بڕیارەکە ئەبێ بەهۆی ئەوەی پەلە لەو یاسایی نەوت و غازە بکرێ؟ لە ڕاستیا کاتێکە حکوومەتی محەممەد شیع سوودانی هاتە سەر حکوم بەڵێنەوەیە کە لەماوەی 6 مانگە ئەم یاسا دەرچێ بەڵام ێستا 5 مانگ و نیو تێپەڕیوە نزیکەی تەنان 6 مانگیش بێتەوە بەڵام یاساکە دەرنەچوە هەرچەنە کارێکی ئاکرێ بەڵام ئەم کارانە زۆر تەکنیکی زۆر وردن لە برەوەی کە دەستوری عێراق ڕوون نییە دەربارەی ئەوەی دەسەڵاتەکان چۆنیندا بەشەکرێتەوە پەخشەکەی بەسەر هەرێمەکانەوە وەروە حکوومەتی فیدراڵ چ دەسەڵاتێکی هەیە و هەبوونی ئەم ناخۆچیانەش لە بەندە جیاوازەکانی دەستورە وای کردووە کە زۆر قورس بێ بۆ ئەوەی لایەنە جیاوازەکان بە تایبەتی کورد ڕێک بکەوێت لەسەر ئەو یاسا و دەربچێت چونکە لە 2005ەوە ئیش لەسەر ئەم یاساکرێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا و هەروەها نەتەوە یەکگرتووەکان بەڵام هێشتا نەتوانراوە ئەم یاسا دەرچێت لەبەرەوە هۆکارانی کە باسم کرد بەڵام بەهۆی ئەوەی کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا تا ڕادەیەکی زۆر بڵێن لە ڕووی یاساییەوە شکست خواردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی وەروە لەسەر ئاستی ناوخۆیە تەسەوەر کرێت کە هەندێک سازشکات لەسەر ئەو ماپانەی کە پێشتر داوایە کرد. دکتۆر یاریڤان تۆ ئاگاداری بابەتی ڕێکوتنەکانی 10 ساڵی ڕابردووی هەرێم لەگەڵ کامپانیەکان لەگەڵ بۆ مەسەلەی فرۆشتی نەوت یعنی بەڕێکەوتنی دوێنێ نێوان بەغدا و هەرێم ئەو قەرزانەی کە لەسەر هەرێم ماون لە فرۆشتنی نەوت چی بەسەردادێتن لەمە دووە حکوومەتی فیدراڵ و سۆمۆ بەرپرس دەبن یانش هەر لەسەر هەرێم دەمێنن؟ ئەوەی یەکە لەوانەیە کە هێشتا ڕێکەوتنی لەسەر نەکراوە لە ڕاستیە وەکو ئاماژەم بکرد ئەم ڕێکەوتنیشی کاتیە تەنها پەیوەستە بە دووبارە هەنارگردەکردنەوەی نەوت لیژنە بگەنراوە لیژنێک تەکنیکی چونکە ئەمانە لە ڕاستیە پرسی زۆر ئاڵۆزن ئایا حکوومەتی فیدراڵ ئامادەیە ئەو هەموو قەرزێک کە هاتووتە سەر هەرێمی کوردستان لە ئەستۆ بگرێت تۆ تقریبەن باز لە تاوەکو 15 ملیار دۆلارەکەی و تقریبا 5 ملیار دلاری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەریگرتووە لەو شەریکانەی کە پێشتر نەوتی کوردستانیانە کردی بە شێوەیەکی پێشەکی و هێشتا نەوت نەدراوە بۆ کۆمپانیانە ئەمانە هەمووی لەسەر مێزی گفتوگۆن و ئەبێت چارەسەریان بۆ دامرێت چارەسەرەکە چۆنیە یان نا بەڵام یەکێک لەو چارەسەرانەی کە بڵێن پێشنیاز کراوە ئەوەی کە لە حکوومەتی فیدراڵدا و لە حکوومەتی هەرێم کردووە کە ئەم ئاغدانەی لەگەڵ کۆمپانیە نەوتەکان هەیە ئەبێت دووبارە پێداچوونەوەی پێبگرێت ئەبێ عەقدی تازە ئیمزا بکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان و هەروەها لە بەرژەوەندی عێراقا بێت. دکتۆر یاریڤان لە ڕۆژی مناقەشەکردنی نامەی دکتۆرای جەنابەت من ئامادە بووم. ناوەڕۆکی نامەکەتش ئەوە بوو کە نەوت دەبێ بەهۆی مەینەتی بۆ خەڵکی ئەو ناوچانە کە ئیستیقرارەتیان نیە. ئەوەی کە بووە هەرێمی کوردستانی ئێستا نمونەیەک لەوەیە یەکێک لە نمونەکانە؟ بەدڵنیەوە یەکێک لە نمونەکانە چونکە یەکێک لە شتانەی کە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە کاتوانە ئیشی لەسەر کردەوەی کە هاوڵاتیان نەکران بە بەشێک لەم پرۆسە گرنگە و حکوومەتی عێراقیش و هەروەها دەوڵەتەکان ئاگایان لەوەیە کە تا چەندێک بڵێن هۆکارەکانی گەندەڵێچان تا چەندێک
نبوونی بتمانیان بڵێن هاوڵاتیان و حکوومەتە جیاوازەکانی بڵێن ئەوانەی کە لە کوردستانە بوو کە تا چەندێک هەیە بیرمە لە 2006 پەرلەمانی عراقی یاسایەکی دەرکرد لەسەر کەرکووک کە دژ بە کورد بوو میلیۆنە کەس هاتنە سەرجادە بەڵام یاسا بینین کە پرۆسەی نەوت واروە کەرتی نەوت کە زۆر گرنگە بە درێژایی مێژووی کورد هەوڵی بۆ کۆنتترۆلکردنی ئەم کەرتە گرنگەی هۆیەکەی چییە؟ بینین کە بڵێن دادگای عێراق دادگای فیدراڵی یاسا دەرەکە خەڵک تا ڕادێکی زۆر پێ خۆشە سەری سوۆشیال میدیا کاردانەوەی خەڵک هۆیەکەی چییە؟ بینی دەستەی ناب هۆکارەکەی کە هاوڵاتیان نەکران بە بەشێک لەمە و هەروەها کەرتینەوە زۆر ناشەفا بووە لە هەرێمی کوردستانەوە و تا ڕادێکی زۆر هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند نەبوون لەم پرۆسە و هەروەها نەوتیش بۆتە هۆی ئەوەی کە دوو جۆر نایەکسانی پێک بهێت دروستکە لە هەرێمی کوردستانە نایەکسانیە کە پێوتێت ئاسۆیی وەروانە نایەکسانی ستونی لەسەر ئاستی شارەکان لە شارێک تا شارێک تر ئەڕۆی دەنواری جیاوات تەنانەت لە ناو یەک شاریشە ئەبینیت کە جیاوازێکی زۆری دروست کردووە هەمووی بەهۆی هەبوونی پارەی نەوت و هەروەها ئەو شەریکانی کە لە هەرێمی کوردستان هەیەن هۆکارەکەی ئەوەیە کە پارەی نەوت بە ئاسانی کۆبێتەوە لە دەستی چەند کەسێکە کە ئەمەژە بێتێ هۆی ئەوەی کە نایەکسانی دروست بێ خەڵک بێزار بێ بێتاقە بێت و هەسن کە بەشێک نین و نەوتیش ناگەڕێتەوە بۆ ئەوان. دکتۆر یاریڤان سعید مامۆستا و ئەکادمیست لە زانکۆی کوردستان و توێژەری پەیمانگەی کەنداوی عەرەبی لە واشنگتن ئێستا لە هەولێر لەگەڵ مابوو زۆر سوپاس.